لەشکری عراقی دەیان هەزار ڕاگەیەنراوی بەسەر شاری مووسڵدا هەڵداوە و ئاگاهی دەدا بە دانیشتوانی شارەکە کە هێرشکردنە سەر شاری مووسڵ بۆ ڕزگارکردنی لە دەستی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی لە دوا قۆناغی ئامادەسازیەکەیدایە. لەو ڕاگەیانەدا ژمارەیە پەیام هەن لەوانە دڵنیاکردنەوەی دانیشتوان کە هێرشە زەمینی و ئاسمانیەکان خەڵکی سیڤڵ ناکەنە ئامانج و داواش لە وڵاتیان دەکەن خۆیان لەو شوێنانە دوور بخەنەوە کە بە شوێنەکانی دەوڵەتی ئیسلامی ناسراون. لەو ڕاگەیانەی لەشکری عراقدا داواش کراوە دانیشتوانی مووسڵ منداڵەکانیان ئاگادار بکەنەوە ئەوەی ڕوودەدات تەنها یاریە یان باڕەشی پێشبارانە و ناشبێ ژنان هاوار بکەن یان بقیژێنن تا کاریگەری نەرێنیان لەسەر منداڵان نەبێت و ڕاگەیانەکە داواش دەکا لە هەر شوێنێکدا یەکەکانی لەشکری عراق بینران ئاوا بەلانی کەم 25 مەتر لە دوورەوە بوەستە نەک شتی لە ناکاو ڕووبدات. نەتەوەیە گرتوەکانیش دەڵێت لەم شەڕەدا لەوانەیە نزیکەی 1 ملیۆن کەس ئاوارە ببن و لەوانەشە تێرۆریستان خەڵکی سیڤیل وەک سپەر و قەڵغان بەکار بێنن.